کوشتنی کاکفایە قۆوان کاریگەریشی چۆنی لەسەر حیزبدانا یاخود نازەمەوە حیزب ئەو کاتە ئەوەندە نەبوو نەبوو نە حیزبێکی وانە وەکو پێم کوتی نەبوو ئەمماڵم لە بەستێ بوو باز کرا کوتیان وەڵای کاکفایەک جێراوە لەکوێ گیراوە کوتیان لە مەنتقەی شارباژێری جێراوە و قارتگەرانی یابراکەی لەگەڵ بووە لەوێ سەدیق ئەفەندی مەسوولی پارتی گرتوویەتی و ڕەوانەی باڵەکاتی کردو سەر کرداتی زۆری پێنەچوو بڵاو بووە کە کاکفایەکان بە کوژداوی تەحویلی ئێرانە داوەتەوە شتیانە گۆیا لە پیرانشاری بڕەچیان ژێراوە و خەڵکیان نیشانداوە گرتومانەوە تەبلیغاتی ئاجەمان دوای لە سابلاغ ئەمەنیان کردو لەوێ نێژراوە خەڵکی خزم و دۆستوانە کۆبوونەوە پێیان کتۆ بە مەسئولینی ڕێژیمیان کتۆکتوانە نابێ بیژێن ئەی ئێوە وەکو هاوڕێکانی ئەو یاخود کاکفایە قۆوان هەڵوێست هین کاک ئەحمەد تۆفیق قۆوان هیچ هەڵوێستێکیان نەنوان کاک ئەحمەد تۆفیق لە ئەرکانی ماسی بوو ئێ باشە مەس خۆی توانی مەسەلەن هەڵوێستی هیچ هەڵوێستێکی نەبوو هەڵوێست چی بێ بەچی ئەی ئێوە وەکو کاگەمیری قازی و تۆ و جەماعەتانی ئەمە هەڵوێستێکی وامان نەبوو جددی بەڵام لەسەر ئەو گرت و تەحویلدانەوەوانە نامەیەکمان بۆ مەلا مستفای نووسی سی و چەند کەسێک بووین دیارە وەخت تەقریبەن کاگەمیری قازی وەک مەسئول وا بووە لای کاگی دیسی دەکردو نووسی هەرەوەندە ئەترازێکمان گرتکەوانە ئاوا ئەو حملەی تەسلیمکردنەوەیە وەستا دوای ئەو نامەیە یاخود خاو بۆ یا بەردەوام کەمێک دەما هەموو لە منتقەی شۆڕژ بوو کەسیان لە ئێمە نەگرت و نەهیچ دیارە جارێک من ماوەیەک دەست بە سەر کرام وەڵامیدی سێڕەسوڵی باوی گەورە چۆکن کاک حەسوێ وەقتی زۆر دەگەڵی دۆست بوو هەمونیان نەنات بۆ باڵە کات پاش دو سێ ڕۆژ هاتمەوە ماڵە چوم بۆ لای کاک حەسوێ زۆر باشە مامۆستا